زۆرن ئەو کەسایەتە دیارانەی کە هەمیشە هەوڵ زمانی کوردی لە هەر شوێنێکی ئەم دنیای بێ پارێزگاری لێ بکەن و بەشێک لە نووسینە کوردیەکانیش بتوانن کە بە بڵین جارێکی تر هەوڵ بن لە ڕێی کتێبەکانەوە بێت یاخود لە ڕێی هەر دەستگا و هەر شوێنێکی ترەوە بتوان پارێزگاری لێ بکرێت و جارێکی تر بتوانێت لە ئایندە سوودی لەوە بگرێتەوە. لە ئێستا بە خۆشحاڵی و کتێبی قەناتی کوردۆ کە نوێترین کتێبی یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانی کورد ئەویش بەڕێز دکتۆر جەمشید حەیدەریە بڵاو کراوەتەوە. دیارە کتێبەکە خوێندنەوەیەکی تایبەتی بۆ کراوە لە ڕمەراسیمێکی تایبەتیشە ئەم بابەتە بڵاو کراوەتەوە و گرنگترین بابەت لە نێو ئەم کتێبەیە گرنگیدان و هەروەها کۆکردنەوەی بەشێک لە نووسرا و لە بە بڵین کارکردنە بۆ پاراستنی زمانی کوردی بە تایبەتیش لە نێو یەکێتی سۆڤێتە. یەکێتی نووسەرانی کورد لە قیهەولێر کۆڕێکی بۆ نووسەر دکتۆر جەمشید حەیدەری ڕێخست کە لە کۆڕەکەدا نووسەر باسی لە نوێترین کتێبی چاپکراوی خۆی کرد بە ناوی قەناتی کە ژیان و بەرهەمەکانیشی کراوەتەوە کە زیاتر لە 80 ساڵ نووسین و توێژینەوەی قەناتی کوردۆ بۆ ناساندن و هێشتنەوەی زمان و مێژووی کوردە لە یەکێتی سۆڤێت. قەناتی کوردۆ ئیشی لەسەرەوەی کردیە لەسەر ئیشی ئەکادمی لەسەر زمان. ئێستا دکتۆر جەمشید هاتیە قەناتی کوردۆی کۆ کردیتەوە لە کتێبەکەی لەوانەیە 30 لاپەڕ 40 لاپەڕ حتا 50 لاپەڕ، بەڵام دوجار تەوسیقی کردی وەکو مێژوو وەکو تاریخ. ئەم پێم وایە ئەوەی دکتۆر جەمشید لەو کتێبەی کردیتی بە درێژای 100 ساڵ ئیشی وانەکرا.